ژمارەیەکی زۆر لە وێنەکانی عەلی خامنەیی لەگەڵ بەشێک لە سەرکردەی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە نێو شاری کەرکووکدا هەڵواسراوە. بەشێک لەو وێنانە لە گەڕەکە کوردیەکان دانراون. هەڵواسینی ئەم وێنانە ناڕەزایەتی لێ کەوتووەتەوە. کوردانی کەرکووک دەڵێن خامنەیی هیچ پەیوەندی بە کەرکووکەوە نییە و هەڵواسینی وێنەکەشی بۆ ئیستیفزازکردنی نەتەوەی کووردە. ئەمە لە کاتێکدایە هەڵکردنی ئاڵای کوردستان قەدەغەیە. تۆ دەیبینی هیچ پەیوەندیەک ئەم سمبڵە ئەم وێنەیە ئەم ئایکۆنە هیچ وجودێکی لە ویژدانی تۆدا نییە، هیچ پەنجەمۆرێکی لەو شارەدا نییە، هیچ یاد و یادەوەر و یادگاریەکی بەم شارەوە نییە. ئەمە نامۆیە بە تەواوەتی، بۆیە لە ڕوانگەی خەڵکی کەرکووکەوە خەڵکەکە تا ڕادێ سەرسامە بن، چونکە ئەمە من چ پەیوەندیم بە جەنابی خامنەییەوە هەیە، ینی ئایا خامنەیی چ پەیوەندیەکی بە کەرکووکەوە هەیە بەڕاستی. هەڵواسینی ئەم پۆستەرانە لە شوێنە گشتیەکان لە ژینگەیەکی پڕهاستیاری سیاسی و نەتەوەیی دەتوانێت ببێتە هۆی دروستبوونی گرژی و ئاڵۆزی و قوڵبوونەوەی کێشەی نەتەوەیی. عەرەبە سونەکان هاوشێوەی کورد ناڕازین و داوای هەڵگرتنیان دەکەن. هذا عملية غير صحيحة. رفع الصور وهذا ئەوە کارێکی دروست نییە. دانانی ئەو وێنانەی لە شەقامە گشتیەکان لە کەرکووک و پارێزگاکانی دیکە بە تایبەتی وێنەی ئەوانەی کە عێراقی نین قبوڵکراو نییە. خۆی لە بنەڕەتدا دانانی وێنە لە شەقامەکان کارێکی باش نییە. ئێمە شانازی بە شەهیدەکانمانەوە دەکەین. ئەگەر بمانوێت وەفامان بۆ شەهیدەکانمان هەبێت، ئەوە پێویستە جێگایەک هەبێ بۆ پەیکەری شەهیدان لە ناوچەیەکی دیاریکراوە. محددة معلومة. کەرکووک یەکێکە لە هەستیارترین شارەکان لە ڕووی پێکهاتەی نەتەوەیی و ململانەی سیاسیەوە. لە دەستوری عێراقدا بە ناوچەی جێناکۆک دەستنیشان کراوە. لەبەر ئەوە نمایشکردنی هێمای هەر لایەنێکی سیاسی ناوخۆ یان دەرەکی بەراورد بە شارەکانی دیکەی عێراق زیاتر ململانەکان گەرم دەکات. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.